میوان خۆشەویستەکان هاوڕێیانی ئازیز زۆر زۆر بەخێر بن. زۆر بەخێراتنی ستاری خۆشەویست دەکەین کە لە ڕێگای دوورەوە بەدەستی پڕەوە بە دیارێکی زۆر گرنگە هاتووە بۆ لامان. ئەمڕۆ ئێمە بۆ هەڵدانەوەی لاپەڕەیەکی زێڕی لە مێژووی هاوبەشمان لێرە کۆبوونەتەوە. مێژووی کە ساڵانێک زۆر مێژووی ئێستا پێکەوە لە نێو ڕیزەکانی کۆمەڵا خەڵق و قاندومانە. ئێمە تەنیا سەیری وێنە ناکەین، بەڵکو گوێ لە دەنگی مێژووی شکۆدارمانەکەین. بەرنامەکانی ئەمڕۆ بەم شێوەیە پێشکەشەکرێن. سەرەتا دەقیقەیە بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی یانبەختکردوانی ڕێگای ئازادی بەرابەری. دوجار بێدەنگی دەشکێنین بە سوودی یاقتانەکەی لە سوودەکانی کاکاڵای ئاتەشین بۆ ڕێزگرتن لە یادی سەرجەم یانبەختکردوانی ڕێگای ئازادی بەرابەری و بەتایبەت هاوڕێی ئازیزمان کاک حەمەی ئاسایش کە لەم هۆڕانەیە کۆچەداری کرد. دوای قسەوباسێکی کورد کاکستار پێشەکیەک لەسەر چۆنیەتی و ناوەڕۆکی ئاژیقەکە پێشکەشەکات بە بنەڕەتی دۆکومنتاریایەکە ڕوونەکاتەوە. فیلمێکی کورد نیشان دێ لە قسەوباسی کاکستار و شارزاری مجاب، یەکێ لە ئوستادەکانی دانشگای تۆرنتۆ کە یارمەتیدەری دروستکردنی ئەم ئارشیۆش بوو. فیلمە ئەسڵیەتەش نیشان دێ کە 50 دقیقەیە. دوای نیشاندانی فیلمەکە ناوی ئەو کەسانە نووسین کە پرسیارێکیانە بێت یا بۆێ لەبەر دەنگەکەن مەجبورم دوبارە تکرارکەمەوە. دوای نیشاندانی فیلمەکە لیستە نووسین بۆ ئەو کەسانەوە پرسیارێکیان دەبێت یا قسێکیان هەبێت بۆ دوای فیلمەکە. دوجار ئیسراحەتێکی 15 دقیقەیەمانە بێت. دوای ئیسراحەت دەگەڕێنەوە بۆ ئێرە و لە خزمەتی بەڕێز کاک ئەحمەد بازگەر هاتین کە شارێکمان بۆ خوێنێتەوە حتما قسەشەکە. دوای بە دوای ئەو قسە باسەی بەڕێز کاک نەژمێ وەڵامیمان گوێ لێ بێت. دوای کاتی پرسیارەکان و وەڵامدانەوەی ستار بێت. ئێمە تەنها لەبەردەم وێنە و دۆکومنت و تۆمار نەوەستاوین، بەڵکو لەبەردەم ژیان، خەون و برینەکانی ملەتێک داوەستاوین. بێگومان هەزاران وشە و هەڵبەست لە نێو هەر وێنەیەکدا خۆی حەشار داوە. ئەم وێنانە لەگەڵمانە دوێن و چیرۆکی نەسڵی ئێمە بگێڕنەوە. وێنە و فیلم بێلایەنترین سەنەدە لە مێژوودا بۆ ئەوەی ڕاستیەکان بۆ خۆی نیشان بدات. ئەم لاو ئەولای نییە، بەڵگەی بێگەرد و زیندوو پێچەوانەی دەقە نووسراوەکان کە ڕەنگە گۆرانکاریەک بەسەریا بێت یان بۆ چوونی کەسی نووسەرێکیان تێدا ببێت. وێنە و فیلم ڕووداوەکان بەڕوونی و بێبێت دەستکاری دەخەنە ڕوو. زۆر جاریش هێندێک لە کاتەستکارەکانی مێژوو لە کتێبەکاندا نانووسن. لە چاوی دایکێکدا دەژین، لە دەنگی گەنجێکدا دەنگە دەنەوە و لە بیرەوەری خەڵکدا دەمێنمەوە. ئێمە هاتوین بۆ ئەوەی چرای ئەو ڕۆژە شکۆدارانە و ئەو بیرەوەریانە داگیرسێنینەوە. ئەم ئارشیوە تەنها کۆمەڵێک بەڵگەی ڕابردوو نییە، شایەتیە لەسەرمانەوە، لەسەر خەباتێکی ڕەوا و لەسەر ئەوەی کە ئازادی هەرگیز بە ئاسانی بەدەست نەهاتووە. لە پشت هەر وێنەیەکدا شتیرۆکێک ژیانی هەیە، لە پشت هەر ناوێکدا خەونێک هەیە کە تەنانەت بە مەرگیش لەناو ناچێت. ئێمە لێرە کۆ نەبووینەتەوە تەنها بۆ بینینی وێنە و بەڵگە. ئێمە هاتوون گوێ لە دەنگی خۆمان ئەو کەسانە بگرین کە ساڵانێک پێشیستا بۆ ئازادی، بۆ کەرامەتی مرۆڤ و بۆ مانەوەی هیوای ملەتێک وەستان و بۆ هەمیشە بوون بە
لاپەڕەی شکۆداری مێژومان. ئەم ئەرشیڤە تەنها کۆمەڵێک دیکۆمەنت نییە، یاداوەری نەوەیەکە کە لە ناو ئاگر و تاریکی و دوورخستنەوەیشدا ڕێگای خۆی ون نەکرد. لە هەر وێنەیەکدا چاوێکمان لێ دەڕوانێت، لە هەر دەنگێکدا هەناسەی خەباتێک هەست پێ دەکرێت. و لە پشت هەر گاردیگاریەکدا ژیانێک هەیە کە بۆ ئازادی تێپەڕوە. ئێمە تەنها ڕابردوو بەیاد ناهێنینەوە، بەڵکو ڕێزمان بۆ ئەوان دەدەبڕین کە نەیانویست مێژوو بێدەنگ بێت. مێژوو ئەوەیە کە تەنها ڕووی داوە، مێژوو ئەوەیە کە خەڵک نەیانویست لە بیر بکرێت ئەم ئەرشیڤە دیاری نەسڵی ئێمە بۆ نەسڵی داهاتووە. لە پشت هەر وێنەیەکدا ژیانێک هەیە، چیرۆکێک هەیە، خەونێک هەیە. ئەم ئەرشیڤە پارچەیەک لە ڕۆحی کوردستان، ڕەوتی شۆڕشێکی ڕەوا بە ئازادی خوازانەیە کە کۆمەڵە لە نێو ئەو شۆڕشە ئاوا هەڵگری گیر و باوەری چەک و ئازادی و بەرابەری بوو. بە ئەزانەی کە کوردستانیش تەنیا خاک نییە، بیرەوەری خەبات و هیوای ملەتێکە بە دواڕۆژ بە ئاسۆیەکی ڕۆن و گەشت. ئێستا داواکەین لە کاکستان بفەرمێت. چەندێک خۆشحاڵم لە خزمەتی تەک-تەکی وێ عەزیزە. زۆر سپاس و تەشەکورتان هەیەکەم بەڕاستی زەحمەتە کێشاوە لە ڕێی دوورە و تەشریفتان هاوردگەوە افتخارتان داوە بە من هاتین بۆ ئێرە. زۆر سپاسی ئەو کەسانەکەم لە ڕێی دوورەوە بەستێبەر ئەو ڕەفیقانە لە نروێژ و فنلاندە زەحمەتە کێشاوە هاتوون بۆ ئێرە. هەروەها لێرە زۆر سپاس و پێزانینی خۆم پێشکەشەکەم و تەشەکۆرەکەم لە هاوڕیانی عەزیز شەهلا زەنپور، گەلاویژی حسەینی، عەلی بزۆرپەنا، جەلالی جەهانی ئاشتی، هەروەها کەعەباسی کەڵانە و کاک ئارامی شەعبانی کە زەحمەتیان کێشاوە. من هەروەها لەو پەڕێزراوە بێم لێرە دانیشم بێ ئەمە دەست بە ڕەش و سپیوە بەم. سپاستانەکەم و مەمنون. من لەبەرەوەی زۆر وەختان نەگرم ڕەفیقەکان نەزەریانەوە بوو فرەتر بیتێڵینەوە بۆ بەحس و سوال و جوابەکان. فەقەت من سەریع تەوزیع ئەڵم لە دوو بەشە، بەشێکی لە ڕاتەتەک ئەم ئارشیوەکە ئیسا پرۆفێسۆر دوکتەر شەرزادی مەجاب تەوزیعێکی دا، بەشێکی لەسەر فیلمەکەیە، بەشێکیشی لەسەر ئەو ئارشیوە چوە دانشگا. کاگەمیری پرۆفێسۆر دوکتەر ئەمیری حەسەنپور پێم وابێ زۆربەی هەرە زۆرە ڕەفیقانە لێرەن لە نزیکەوە ئەیناسن. تەلەفۆنێکی بۆ من کردوتی ئەوە لە ئوردوگای کۆمەڵە بووم لە زەرگوێ سێمانێ چوومەتەوە نە ڕەفیقێکیشمان لە مۆنتریاڵی کانەداوە بەنەوە هەرەو کەسەوە عەکسێک گردوو عەکاس و فیلمسازە بەنەو شارزادی ئەرشەدی گەرەکێتی فیلمی دروستکات لەسەر تاریخی مەبارزەی ژنانی کۆمەڵە و ژنانی قەندیل لەگەڵ کاسە ئیبراهیم عەلیزادە قسەمان کردە و تێتی ئێوە بچن بۆ لێستار هەرچی تانگەرەک بێستار ئارشیوەکەی هەچیش تانگەرەک بێت ئەتانین لە اختیارتان دانیت و کامیلیش تەلەفۆنی گوتم ئەوتی گەرەکمانە بێ. منیش گوتم بەخێر بێن سەرچەوە هەر کارێک لە دەستم بێ بەگیانم بەدڵ منە جێبەجێەکەم. هاتن دەوروبەری سەعاتی 5 ئێوارە بوو، خۆی و هاوڕێ شارزاد و ئەو خانمێکی وتم شارزادی ئەرشەدی لەگەڵ خانمێتر ئۆستادی دانشگا بوو لە تارانە ناوی نابمەوە، ئەویشە ڕەفیقان بوو هاتوبوون. تەقریبەن لە سەعاتی 6 چاویان لە عەکس و فیلم و ئەسنادە وشتە کرد تا نزیکی 11 شەو وتیان ناکرێ ئەگەکرێ سۆزی شەو تینەوە. سۆزی شەوەکە تری شاتنەوە ماجەرا توولانیە. بەرەحەڵام عەکس و شتانە دی بەشۆنەوە کاگەمی لەگەڵ کاک جەمیلی مەردۆخی، مهندس جەمیلی مەردۆخی زۆربەی لەو ڕەفیقانە بە تایبەت گشتەوە کاک سێبراهیم و کاک شوعیب و کاک عومەر و ئەوانەی ناسن ئەمان داوایان کرد لە من وتیان تۆ بێ ئەم ئارشیوە ئێمە کارێکی پێ بکەن بچێتە دانشگا لە دانشگا سەب بێ. بەشۆنەوە چەند جاریش لە ئەو کەسانێکی ئیسا لەنەو فیلمەکە بوون ساکەکان بوو ئەوانە مەسئولینی بایەگانی ئارشیوی دانشگای تۆرۆنتۆ بوون و دوو نەفەر تریش 3 جار 4 جار هاتن بۆ ماڵی مام ئارشیو شتانە دی
وتیان ئەم ئارشیوە حەیفە بە شێم ئارشیوە واقعەن کارێکی بووی بە تایبەتەوە خانمێکی ئۆستادی دانشگا بوو لە تارانە هاتوو چەند جاری بە کامیل وتی حەیفە ئەم ئارشیوە لە ماڵێ لە دیوی کە زیندانی بکرێ کامیل وتی منیش لە دوێ کۆپێرەکەوە لە هەر بیری لێ یەکەم و بەڕاستی حەیفە کارێکی لێ بکەین و دوێ ماوەیەکی زۆر توولانی توولی کێشا ساقە بووین سەرەوەی ئەیە واقعەن لەم ئارشیوە من بیرم پێیان دەڵێم کۆتمە بیر کەسی هاوسایەکمان بوو ناوی کاگ ئەحمەد بوو پێیانەوە حەباوە چرێ ماڵەکەی خاموش بوو تا ئیسێچە چراکەی ڕۆشن نەبووە منیش بیرم کردەوە ئەم ئارشیوە سپێنە من لەگەر شتێ بوو 100% شتێکم لێ تێ نامێنم تاسەر بەڵام ئەم ئارشیوە حتمەن دوێ من معلوم نییە هەرە سەرار بێڵێنشتە نەچی بیخاتنەوە ئەشخاڵدانی لەبێن بچ منیش تەسمیم گر بەڕاستی دوێ ماوەیەکی زۆرۆ لەگەڵ کامیرۆوانە قسەمان کرد قبوڵم کرد بدری بە دانشگا بە شوونەوە هاتن سەرەوەیکی مەسەلێ فیلمی لێ دروستکەن من لەگەڵیان قسەم کرد وتم ئەو خانمێک بەنەوە شۆرێ دکتر شۆرەی مەقارمی لە فەڕەنسای و لەگەڵ خانمێک بەنەوە سەحەر سەلاح شووری ئەوی شەر فیلمسازی بوو فیلمێکیان دروست کردبوو من چوون فیلمەکەم دیت لە دانشگای تۆرۆنتۆ نیشانیاندا زۆرم پێجاری بوو فیلمەکە وتیان ئێمە گەرەکمانە فیلمی هاتنە ماڵەوە ئارشیوەکان دی زۆر عاشقی بووتان حەز دەکەین ئەم فیلمە ئێمە فیلمێکی من شتێکم لەبێ چوو بێژم بەلەوە بەڕاستی ئەو سێ نەفەر بازڕستی دانشگای کتێبخانە دانشگای تۆرۆنتۆ هاتوو بوون ماڵی ما ئارشیوەکان دی لە ئاخرەوەتر من وەختی قبوڵم کرد وتیان بەڕاستی ئەو بۆ یەکەمین جارە ئێمە ئەبینین لە دانشگای یا لە کتێبخانە دانشگای کانەدا و تۆرۆنتۆ شتێکی حیزبێک سازمانی بە تێبەر جەرانێکی چەپ و کۆمونیست بێ سەد بێ بەڵام واقعەن ئەم ئارشیوە ئەرزشی هەیە کە لە ئەختیاری هەمووەوە قەرار بدرێت و ئەو وەختە لە دانشگا سەد بێ موزە بکرێ بە شۆنەوە کاتێ مۆسەر بەشیر ئەو فیلمەکەی دروستیکە من لەگەڵیان قسەم کرد وتم من بە شەرتی حازرمەوە کارە بکەم ئەو فیلمە دروست بێ من خۆمی تیابم لەسەر تەواوی سەحنە و ماجرا و ئەو شتانێکی ڕووی داوە لە جونبێشی ئینقلابی کوردستانە و نەخشی کۆمەڵە من ئەشی دانە بەدانە لەسەر ئەوانە قسە بکەم چون کەسانی بوون بەڕاستی استیفادەیان کرد لە مۆقعەتی کۆمەڵە هەروەک ئەو پەیمانێک بووە هاتەوە فیلمێک نام عەلی ویدۆ و جەماعەتی غاتی فیلمیان نەکردووە چون بە نەو خۆیان تەواویان نەکرد و یا مەسەڵەن نمونەی هەر لەوێچە فیلمێکی چریکای ئەشرەف لێقانی چریکای ئارخا فیلمێکیان دروست کرد لەسەر شەڕی 24 ڕۆژەی سنە لە تۆرۆنتۆ نمایشیاندا وتیان بەڕەحەڵ چریکای فەدایی شەڕی 24 ڕۆژەی سنە منیش چوون خلاصە نزیکی 100 نەفەری خەڵک دانیشتو بوو ڕەفیقێکی پێشمەرگەی خۆمان لە خەڵکی مەهاباد بوو تازە پێشمەرگە بوو لە لام دانیشتو فیلمەکان نیشاندان منیش دانە بەدانەوە توژنۆزەرەوە گردی گەڕۆڵەوە حاجیاوایەوە فەیزاوایە و نەوە ڕەفیقەکانێکی نەوە شەڕی 24 ڕۆژەی سنە بوو دانە بەدانە ئەوەیە دیم یەکسەرە گشتی جەماعەتی لەو خوارە ڕاستە کردوتا کاکستان نووسینکە شما هەمەی نەرا میشناسی منیش وتم بەڵێ جەنگی 24 ڕۆژەی سنەندەش پیشمەرگانی کۆمەڵە بودن نە چریکا لە ئاخریکەوە فیلمەکان وێژێ پیشمەرگانی سازمانی کۆمەلە سازمانی ئینقلابی زەحمەتکێشانی کوردستانی ئیران کۆمەڵەن دەری جەنگ شرکەت داشتە وتم ئێمە تەجربەمانە هەیە من ئەم ئارشیوەی ئیسا لە ئەختیاری وەی دانمێکن بە فیلم سپێنێ وەک ئەوی لێنێ وەک ئارشیوی کۆمەڵە من قبوڵیان کرد من خۆم لەنەوە ئارشیوەکە بوو جایسە و فیلمەشا زۆربەی هەرە زۆری لەو ڕەفیقانە من نابینم بەر لە من کۆمەڵە بوون زۆر لە من زیاتر زەحمەتان کێشاوە لەنەو کۆمەڵە خۆیان سەحنایەکیان دیوە نەخشی کۆمەڵەیان دیوە لەو جونبێشە تەواشاکە ئیسە ئینتزارتان بێت لەو فیلمایە ئەوە هەیە یانە من بۆ شەخسەنی خۆم لەو بەشیە لەگەڵ ڕەفیقەکانی تری شەخسەم کردە ڕازی نیم چون من لەو فیلمە دانە بە دانە بەحسم کردە
قسە ڕاپێمایی شارەکانی کوردستان بە تەرەفی مەریوان چۆڵکردنی شاری مەریوان ئوردوگای کانیمیران کافات ئێوارە بە ئێوارە گزارشی داوەتەوە لەوێ ئەو 16 نەفەر یا بێژین 8 کادری کۆمەڵە بوو لە زیندانی پادگانی مەریوان بوو تەحەسومی یەکمانەی شاری سنە مەسەلەی سپێ پاسەران لە باشگا احترازی خەڵک ئەو ستوونەکی گەرەکی بوو وەقتی 28 مرداد بچێ بۆ مەریوان لە زەمانگریەوە کامیاران و خەڵک چوو پێشی پێگرت تا خەڵکی شاری سنە چوونە لە لوێیان برد لە گرێزە پێشستوونەکە بگرن تا کۆمەک ڕەسانی بە تورکەمە سەحرا تا ڕەوابەت و مناسباتی کۆمەڵە لەگەڵ خەڵکی شەروە تا نەخشی پزیشکی کۆمەڵە لەو جونبێشە لەو شۆڕەشە نەخشی ژنان چی نەخشییان بووە لەو جونبێشە چی نەخشییان بووە دووار من دانە بەدانە ئەمانە وێرانکردنی دێهاتەکانی کوردستان ئاوارەگی خەڵک جەنایەتایەکی ڕژیمهایەکی پەهلەوی و ڕژیمی جمهوری ئیسلامی و سەدام حوسێن و دەمێشق و ئانکارا و ئەتاتورک و بیگرێتە ئوردوغان بەرعەلێ ملەتی کورد چی جەنایەتایەکیان کردگە من ئەمانمە گشتی باس کردگە لەسەرەوەی کە دەوڵەتی عێراق لەگەڵ تەواوی ئەو ئەعزاب و سازمان و حیزبانە کە ڕابطەی دیپلۆماسی بۆ تەنیا ئەشیایە کۆمەڵی بوومەران کردایە و مزاحمەتی بۆ ئوردوگاکانی کۆمەڵە پێش بە هاوردای گشتم باس کردگە باسی ئەومە کردگە نەخشی گوری هونەری گوری تەعاتری کۆمەڵە لەو جونبێشە چی نەخشێکیان بووە ئەمانە زۆر لەوانە زیاتریشن من لەو فیلمە باسم کردگە وەلی بەداخەوە مەسەڵەن تێم قساکەم من نزیک بە 40 دانە عەکسی ئەو دەورانەی ڕاپێمایی شارەکانی کوردستان بە تەرەفی مەریوانم داوە پێ بەداخەوە یەک دانە عەکسی دانەناوە یعنی زۆر لەو شتانەکەی کۆمەڵە 16 گوردان پێشمەرگەی بووە منم 16 گوردان پێشمەرگەی کۆمەڵەمە جیا کردووەتەوە دەستە بە هەر گوردانی چەندی عەکسی بۆ دوادان ئەوەمە داناوە چەندی ڕەفیقی ژنە پێشمەرگەمان یا ڕەفیقی ژن کچ لە پێشمەرگایەتێک یانیان کردگەیە لە سیاسەڵەکانی جمهوری ئیسلامی ئەعدام کراون ئەو وەختە من ئەمانە دانە بە دانە چوو ئەم ئارشیوەکێ پێم وابێ ئەوەنەمە بەحس کردگەتر هەر نەبێتمە 409 دوو قسمەتە قسمە بە قسمە من 35 سەعات فیلمبەرداری کریاوە لە ماڵی ئێمە یەک ماڵی تەواو لەو ئارشەوە ڕۆژ بە ڕۆژ لە شەز ڕەفیق واقعاً متەسفانە گیانیان بەکردگە بەدەست و خەتی خۆیان نامەیان نووسیەوە بۆ من لەسەرەوەی کرد لەسەر ئێمە تەواوی لیستی گیان بەکردوانی کۆمەڵی هەر ئەوی شەرا لەنۆ کتێبێکە لەوێ نووسیمە لەوێ دانا و ئەمانمە زۆر لەو شتانە فرەتری چن باسم کردن ئەو کەسانەکی من ئەم ئارشیوە ئەو عەکسانە تەواوی هین خۆم نەبووم دانە بەدانە ئەو ڕەفیقانەکی باسم کردن مەسەڵەن یەکی وەک کاک نەجیبە غوڵامیە لەوێ دانیشتووە نزیک بە 2000 دانە عەکسی خۆی داوە بە من حتمما لەناو ئارشیوەکەم باسم کرد وتمە مەسەڵەن ئەم عەکسانێکی هەر کەسی داوێتی بە من کۆمەکی کردگە بەڵێ ئەم عەکسانە من هین پشتی خۆم نین هینی ڕەفیقەکان تریش عەکسیان داوە بە من زۆر لەو شتانێکی من ئەمانە تێڵەمەوە بۆ ئەو ڕەفیقانە لە هەر پرسیاری شتێکیان بێ هەم لە خزمەتتانە بەڵام ئەگەری سەفیلمەکەی جەبینن وتم انتظاری ئەومانە نەبێ ئەو شتانێکی سە من باسم کرد و وەک گشتی دانە بەدانەیمە خۆمانە ڕەفیقانە لەو مەبارزە بووین و ئەو مەحاسرەی اقتصاد هەکراوە یەکی وەک ئەوانەی خەڵکی جنوبین سنە و مەریوان و ژاوربین ئەزانن حەمەکەرەم سێهینەکەی گردووە لێ کوێرەکە یارۆ کیلوی شەکەری هاوەر کیلوی قەنی هاوەر چوونی ئەرژان ئەو خەڵکە چوون کۆمەکی پێشمەرگانە کرد تیکەی دە مناڵی خۆیانیان نەگردەوە بۆ پێشمەرگا ئەمانمە من گشت دانە بەدانە باس کردێ لەو ئەرشوەیە وە 35 ساڵ فیلمبەرداری کراوە وە قەراریچە کەسێک هەیە کوردەبانەیە ئەو فیلمە لە ماڵی نوە فیلمێکی مفەسەڵتر شابێژم ئەگەنێژم 150 لەم فیلمەکیسە پیشان بەڵام چوم ئەم پرۆژەی تر بوو لە فەڕەنسەوە هاتوبوون لەگەڵ دانشگای تۆرۆنتۆ ڕەبتیان بوو منەوە کارمەکە دایسە و ئەم فیلمە 4 جار لە دانشگای تۆرۆنتۆ نمایش کراوە
جارێکێکی لە ئینگلیستانە پێما بێ کاک عومەری شێخموز تەشریفیان لێ بۆ فیلمە نمایش درراوە دوایی لە هۆلەندێکە تازەگی دوکتەر شەهزادی مەرجا بردوێتی لەوانە بەڕاستی زۆر استێقباڵشتیان لێ کردووە زۆر وتم زۆر چ هەیە بێژم ئەیتێڵەمەوە کە دوایی هەر کەسی هەر پرسیارێک بێ هەم لە خزمەت پشتانە و یەک دنیا مەمنونکی گوێتان کرد بۆ قسانینا لەسە سەوباسش خوێندنەوەی کاک ئەحمەد بازرگە دەستپێکا فەرموویە. سڵاوێکی گەرم خۆشحاڵم کە لەو بەرنامەیە لە بەشدارم من بەردەوای شارێک بخوێنمە کە کاکسەر بۆ خۆی داوای کرد ئەم شارە بخوێنمەوە وەختی لطفی کرد و داوەتی کرد بۆ ئەم بەرنامە. بەڵام ئەمن یەک شت کە لەسەر دڵم حەسرەتەوە زۆر زایری کرد لە زۆر بۆنەی دیکەدا بتوومە ئەم دەست تاریخی ئێمە پڕە لە شتی زۆر نایاب کە نە پێشتر بوو نە دوای تکرار بوونەوە بەڵام هیچمان سەنەدێکمان نیە لەوە و لە فیلم و لە عکس ئەمە هەموو جەورە باشانە ئەم هەموو قسە چاکانە ئەم هەموو پێشمەرگە ڕەزمەندانە ئەم هەموو نمایش و کارە هونەریە خۆشانە ئەم هەموو ڕێز لێگرتنانەی زیاد ئەم هەموو زەماوەندانە ئەم هەموو گاڵتە و گەپانە لیستێکی زۆر توولانیە کە فەقەت لە حافزەی ئێوەمانانی ئەو سەردەمە داماوەتەوە هێندێکیشی کە بوون بە فیلم و بە سەنەد بۆیە ئەمن ئەو کارە و ئەو زەحمەتەی کاکستا شێشاوەتی لەو دەورەدا و بۆ ئەو دەورە هەمیشە لەلام زۆر جێگا ڕێز بووە و هەمیشەش ئەگەر لەجێ کەسێک بێ محبەتی کردبێ یان قسێکی شایستی کردبێت پێم وایە یەکێک لەو کەسانە لەوەڵەوە هاتوون دیفاعم کردووە لەو کارە کەستا کردوێتی ئەم ڕەمەگە تەشکیلاتی کۆمەڵە جاسا بەشێکی زۆر لە خۆشەویستانی کۆنتریژ لەم لێرە داهێشتون ئەوان بەدڵی نەگرن ئەو ڕەخنە لە خۆشمان هەمووی کۆمەڵە تەشکیلاتی کۆمەڵە یەک لە سەدی ستار لە فکری ئەم کارەدا بەیە سەعاشیوی ئێمە زۆر دەوڵەمەند بوو بۆیە جێی خۆیەتی سپاسێکی گەرمی کاکستار بۆ ئەو کارە بکرێت وە ئەم نەوڕۆکە و بەرنامە دیت هەرچەندە بەشێکی زۆر کەم لە هەموو ئەو کارێکە تۆ کردوتە کاکستاریان دەستت خۆش لەشت ساخ و جێگای ڕێز و تەقدیری نەکرد بۆ هەموو ئەو کەسانێکی بۆ تاریخە ئەرزش قایل من لە باسشی کە خۆت داوات کرد کە من افتخاری ئەوم هەبێت بەشداری بکەم لەم بەرنامە ئەو شوێنە شارێکم وەختی خۆی بۆ دایکانی پێشمەرگە کردووە کە لێرەکانەشدا بەشێکی باس کرا ئەم شارەم پێشکەش بە هەموو ئەو دایکانە کردووە کە سەردەمێک هاوڕێز و هاوخەبات و هاوفکری ژیانی پێشمەرگایەتی ئەمانان بوو و من ئەوە دەخوێنمەوە هەر داوای خۆت بۆ خۆشم ئەحساسی تایبەتیم هەیە بۆ ئەو نەسڵە لە ژنان و دایکانی کوردستان نێویشارەکە بۆ ئێوە لە دنیای بیرەوەریەکانمدا بیرەوەریەکانی ئێمەدا گەلێک مرۆڤی گەورە هەن کە باڵایان کەڵەگەترینی باڵاکانە کە دڵەکانیان بەرینترینی دڵەکانە کە ڕوخساریان سوڵتانی نێو ڕوخسارانە ناوەکانیان نەک هەر ژیان بەخشە بەڵکو هەر خودی ژیانە بەڵام ئێوە دایکان ئێوە دایکانی پێشمەرگە لە نێو سەرجەم ئەو گشت مرۆڤە گەورانە ئەو گشت مرۆڤە بەرزانە ئەو گشت دڵە بەرینانە ئەو گشت ناوە نەمرانە بڵێم وەک چی هەر وەک خۆتان قایم و نەسرەوتوو لە ناو دنیای بیرەوەریەکانی منە بیرەوەریەکانی ئێمەدا ڕەگ و بنچکتان داقتاوە ئێوە دایکانی پێشمەرگە
لەم مێژووە پڕکارە ساتەی ئێمەدا یەک بە یەکتان هەوێنی سەدان ڕۆمانن، یەک بە یەکتان قارەمانی هەزاران داستانن. ئێوە شارەزای ئادرەسی گشت زیندانەکانی ئێرانن. ئێوە ناسیاوی هاو کاتی پاسەوانانی بەر دەرگا و هاو زنجیری ڕۆڵەکانن. ئێوە ڕێبواری توولەڕێی شاخ بە شاخی کوردستانن. ئێوە ئاشنای بە خێرهاتووی مناڵانی گوند بە گوند و تەواوی ئاواییەکانن. بە سەدان جار سنوور لێتان بوو بە تیغ و خۆی مەڵازدا لەسەر ڕێتان. بە سەدان جار لە نێو مەیدانی مینەوە ڕاتان گواست پەنجەی پێتان. بە سەدان جار لە ژێر پشتێنەکانتانە نامەی گچکە و پڕ لە پەیام حەشار دراوە. بە سەدان جار ئامێستان کۆرپە و لێوتان ڕازی لە درکان نەهاتووی پێ سپێردراوە. ئێوە دایکانی پێشمەرگە هەزاران سڵاوتان لێبێ. سڵاو لە ئێوە، ئێوەی کە هێشتا هەر زیندون، ئێوەی ڕۆیشتوو، ئێوەی کە چوون. من چاوەڕێی ئەو ڕۆژەم وایە لە دەروازەی هەموو شارێک بۆ پێشوازی و بۆ بەدرەقەی گشت ڕێبوارێک پەیکەرەکەتان ببینم. پێشکەشی کەم شێعری ژینی بە ئێوە پڕ لە ئەوینم. بۆیە من هەر لە ئێستاوە کڕنۆش دەبم لەبەر دەمی قژی سپی و پەیکەرەی سەر بەرزیەوە. ئێوەی دایک کە کانگا بوون لە داهێنان بۆ خەبات بە هەزار شێوە. ئێوەی دایک کە سەد جەخار لەم ڕێگەدا ژمارەیەکی ئێکزار زۆر هەڵی لوشین مەرجی ناوەخ بەڵام ڕووسور و بە پێوە. زۆر سپاسان دەکەم. سەجداواکەی لە کاتگرتنێ وەڵامی تەشریف بێنن. عزیزان و خۆشەویستان و کەرتەدان باش، هەموولایەک بەخێر بێن. چاوم ڕۆژ نەبوو بە دیناتان. زۆر سپاس بۆ کارویستان بۆ کردنەوەی ئەو ئارشیڤە. هەروە خۆی ئاماژە پێکرد بەشێکی زۆری لەو گەنانە ئەڕاستیدا بینێ من بوو. نوێژیوەتان بۆ بگەڕێنەوەی ئێمە لە تاران بووین لەگەڵ شەرافەتە. بڕیاماندا بینە دەرەوە من حەزم لێ بوو کە دووربینێ بکڕم بۆی تێمەشاخ وێنە بگر بوو لە ڕاستیدا و خەباتە بەشێکی بکەم بە ئارشیڤ. پارەم نەبوو دووربین بکڕم. شەرافەت هەڵقەکەی دەستە فرۆشت دای بە دووربینێ بۆ من کە من توانیم ئەوەی نانەبگرم. ئەو شتەی کە کاک ئەحمەد باسیەکای ژێمای چکامان خۆی بەشێک بووە لەوەی کە ئارشیڤی شێری بەرەنگاری خۆ کردوێتەوە. من کەسێ بووم کە هەم بە سرود و بە بەرانەکانم ئارشیڤێکی زۆر دەوڵەمەندم بۆ خەباتی شۆڕشگەڕانەی گەلەکەم تۆمار کردەوە. هەزاران وێنەم لەلایە کە نگاتیڤەکانم کردووە بە دیژیتاڵ و هەروەها وەکو ئەلبۆمێک خستومەتە ناو ئەلبۆم هەموو هەڵگرتووە. ئێمە لە ڕاستیدا خەباتێکی خوێناویمان بووە بەرامبەر بە داگیرکەرانی کوردستان، بەڵام گرنگی کەممان داوە بە مەسەلەی ئارشیڤ و ئەوانە. ئێمە کاتی خۆی کە لە سنا بووین، سنە ڕزگار بوو، بەدەست پێشمەرگ و بەدەست خەڵکە بوو، چەندین بەرنامەی هونەری ئەو کاتە کۆڕێکمان بوو بە ناو کۆڕی گەشەپێدانی فەرهەنگ و هونەری کورد. یادی بەخێر کاکەوان ڕەحیمیان کە بەدەستی شەمشەمە کوێرەکانی کۆماری سێدارە لە سێدارە درا کۆمەڵێک فیلمی جوانی گرت. فیلمەکان کەوتە لای ئێمە هەم لە ئەستانداری شاری سنا هەم لە شار فەرهەنگ چەندین بەرنامەی بەشکۆ بە تایبەتەوەی ئەستانداری
کە زۆربەی خەڵکی شاری سنەزمسانێ بۆ دی ڕێبەندان بوو بەفرە باری دیمەنێکی زۆر جوانی هەبوو کە ئێمە بەرنامەمان پێشکەش کرد کە کەمە ڕەحمیان فیلمبەرداری کرد. ئەو فیلمانە لە سڵامەتا جارێکی تر بینیم کە کۆمەڵا هێنابووی لیاندا، بەڵام دوایی نازانم کەوتەیەکی ئایا ماوە ئەو شتە بە نرخانە یان نەماوە بەڕاستی. جارێکی تر سپاسی کاکستارەکەم شتێکە من بەدیم کرد لە هینەکانە وەکو ڕەفێقێک پێڵم زۆر ئارشیوێکی جوان و دەوڵەمەند بوو، زەحمەتی زۆری بۆ کێشا بوو، بەڵام بەش ئاخرەکەی تۆزی شەخسی بوو. هیوادار مەگەر لە شوێنێکی ترا لێ ئەدرێ ئەوە کەم کرێت و دیارە حەقی خۆیان زەحمەتی کێشاوە ئەو شتانەی کۆ کردوێتەوە، بەڵام من وەکو تێبینی خۆم ئەو تێبینیمە لەسەر فیلمەکانە. ئەو کاتێ من شاری سنا من کە هەر ویستم دەنگوێەوە دەستی پێ کرد کە ئاخێزەکان دژی کۆمارێزی ئاریا مەهری ڕووخاو دەستی پێ کرد، من خولیای سرود بووم هەر لە سەردەمی شۆڕشی بەرزانی و کەشکەستی بێهێنا بوو. کاتە من لە مەریوانە بووم بە چاوی خۆم دیم ئەو کوردانە چیان بەسەرات و هەرەوە بوو بە هەستێک لە دڵما حەز نەکرد هەمیشە کاری شۆڕشکارانە بکەم تا هاتمە سەرەوە کاتێک کە ئاخێزەکان دەستی پێ کرد دژی ڕژیمی شا من توانیم کۆمەڵی سرود هەشت نۆ بەرەم کە ئاوازەکانی خۆم بوو شێعرەکانی هی قانع و چەند شێرێکی هەر لە ناخۆ پیشانەکانە من دەسم کەوت بەداخەڵ نازانم کە چ کەسانێک ئەو شێعرانیان. یەکی لەوانە چەکەڵگەری خاکێکم کە بە پێشنیاری کاکستاری خۆی وتی حەزەکەمێکی دەستورە سوودە کۆناکان خوێنی پێشکەشتان دەکەم. چەک هەڵگەری خاکێکم دوژمن لەسەری زاوە، من بوومەتە بێگانە و بێگانە خاوەن ماوە، من بوومەتە بێگانە و بێگانە خاوەن ماوە. گەر عومر بداومەوە شێرانە بەشەر دێم و پیاوانە بێ بمرم، هەی دوژمنی ماوێرە زۆر وەختە کە ئەم شێلی گوم نابینە بەر چاوم، ناڕۆیت و بەجێم دێڵی گوم نابینە بەر چاوم، ناڕۆیت و بەجێم دێڵی. هەرچی کە هەبوو بردت چی ماوە هەڵی لوشی، ئەی گورگی زیانی دەر بۆ هێندە دوڕ و تووشی، ئەی گورگی زیانی دەر بۆ هێندە دوڕ و تووشی. گەر بمدەنە بەرگولە ئەم ڕێگایە ڕێگامە، لابردنی تاڵان کرد فەوتاندنی بڕوامە، لابردنی تاڵان کرد فەوتاندنی بڕوامە. خوێناوی نەشی خەڵکە با بۆڵە دەسی ڕۆڵەت، ئەی لاوی شەهیدی کورد هەر سێنی نەخوتۆڵەت، ئەی لاوی شەهیدی کورد هەر سێنی نەخوتۆڵەت. ئەم ڕێگە کە گرتومە دوا ڕۆژی لەلاو ڕوونە، یا سەرکەوتنی کووردە یا مەرگ و تیاچوونە، یا سەرکەوتنی کووردە یا مەرگ و تیاچوونە. چەک هەڵگری خاکێکم، چەک هەڵگری خاکێکم، دوژمن لەسەری زاوە، من بوومەتە بێگانە و بێگانە خاوەن ماوە، من بوومەتە بێگانە و بێگانە خاوەن ماوە. زۆر سپاس. من فرەفرە سپاس کاکستارەکەم، دیارە زەحمەتێکی زۆری کێشاوە، هەر بژێ ئەمە درێژ بیت و هیوادارم ئەم کاتە هەر درێژە بێ، چونکە هەروە خۆ بزانین ئەم ئارشیوە تۆ بەشێکت خۆ کردەوە، منیشتان بەشێکە لەو شتەکانە عەزیمەکە کریاگە، هەروەکە کاک ئەحمەد بازیش ئیشارە پێ کرد.
هیوادارم هەر سڵامەت و خۆش من لێرە فەقەت گەرەکم بوو بە دوو چت ئیشارەکەم وەک وەپیهێنانەوە ئەویشەوەسە کە لە ئارشیوەکەتا ئیشارەت پێ کرد کە عکس لەو دەورانە عکس نەگیریاگە لە تەحەسن خۆمە من چون خۆم لە تەحەسونەکەی ئوستانداری بۆخشە لە تەحەسن سۆش ڕۆژەکەی ئوستانداری من چون خۆم لە تەحەسونەکە بووگم و تواو شاهد ئەو عکس و کارگەلە بوو یعنی توا ئەو زەحمەتگەلەکە ئەو کەسانە کێشایان بێ ئضافەی لەسەر عکسەکان یادی بەخێر هەزار جار کاک کەماڵ ڕەحیمیان دووربینێکی پێبوو و لە هەرچێ سەحنە لە سخۆنڕانیەکانەوە بیگرە هەر تا کاری ڕۆژانە کە ئێمە ئەکریا فیلم بەرداری کرد و عکسی کرد لە ئوردوگای مەریوان لە ڕاهپەیمانیەکەی مەریوان هەروە وەلەم لاویش ئەوەی سەکات نەجمەش ئیشارەی پێ کرد لە ئەو کۆنسەرتە یا ئەو کارگەلە کە ئەوانیش کردیانە یانێ کاک کەماڵ ڕەحیمیان کەسێک بوو کە فرە بەم مەسەلە ئەهەمیەتێدا و بەلایە و مهم بووە ئارشیوێکی باشی تەهیە یانێ عکسێکی فرەی تەهیە منتەها من ئەو نەکە خەبەرم بێ ئەم وەختی لە تارانە گیریا بەشێک لەو ئارشیوە کەفکە دەست جمهوری ئیسلامی بەڵام ئەوەی کاک نەجمەی شێژێ لە بەشێکی کەفکە دەست کۆمەڵە هیوادارم ئەوە هەروە بێت و ما بێتەوە و ئەوە بنە اختیارت کە تۆ بتوانی ئەو بەشێ پێ تەکمیل بکەیت هەروەها لە شەڕ 24 ڕۆژێش سنەیشە یادی بەخێر کاک ناسح و فرە کەستر ناسح مەردۆخ عکس فرەیان گرگە کە بەشێکی ئیسا هەست لەسەر یوتوب و بەشێکیشی ممکنە کەفتوێتە دەستۆ و ممکنیشە دووبارە ئەوەیشە لە ئارشیو کۆمەڵا بێت جا بۆیە ئەمانەیەژم بۆ ئەوە بتوانی تۆ پەیگیری بکەی لە ئارشیو کۆمەڵا و ئەمانە گشتی دەربێت سپاس دەکەم و دەست خۆش پێ جارێکی تر و هەر تەمەن درێژ راجع به این فیلم در رکلامی که نوشتن این فیلم به ابتکار دکتر امیر حسنپور و دکتر شهرزاد مجاب آماده گشته است. شرکت خانم مجاب در این برنامه برای من جای سوال است. من در دسامبر 2018 مطلبی تحت عنوان ناسیونالیسم کرد و امپریالیسم به قدم دکتر شهرزاد مجاب را در سمت آزادی بیان خواندم. در نصف مطلب چنین آمده است: عدم وجود رهبری انقلابی بود که کردستان عراق را به اسرائیل شمالی تبدیل کرد. پیشمرگه که در جنبش ملی سنبل مبارزه برای رهایی توده‌های مردم به شمار می‌رفت به ارتش نیابتی آمریکا تبدیل شد. من این را که خواندم در خود کتاب این مطلب در خود کتابی را معرفی کرده برای این مطلب که کتاب امیر حسنپور دکتر امیر حسنپور من کتاب دکتر امیر حسنپور را مطالعه کردم 360 لاپرا در آن کتاب این مطلب وجود ندارد. نامه‌ای برای خانم شهرزاد مجاب فرستادم ایشان اینجوری جواب می‌دهد: پاسخ آقای سقزی ارسال شده در فوریه حوتی 2019. سلام آقای سقزی، سپاس از دقت شما و پیگیریتان در خواندن این متن. درست میگویید که اسرائیل شمالی در صفحه 19 کتاب حسنپور بر فراز موج نوین کمونیستی نیامده است. خانم شهرزاد مجاب ام جمله به ناوی امیر حسنپور رو وکاتو با هم لو کتبانیه دروی آبم گوهریه اکریت انسان نزانه بیشتر چون دید عالم کره ابی ناوی ببید. بعد نمیدانم بگم چی. پس اگر آن مطلب در آن کتاب نیست شما چگونه آن را می‌نویسید و به امیر حسنپور می‌دهید. این استاد دانشگاه چینو و نفرت خویش را نسبت به ملت کرد با نام امیر حسنپور بیان می‌دارد. هاوڕێیان سڵام بە گشتان زۆر خوشحاڵم وڵاخانەتان بینم.
وزۆر سپاس لە هاوڕێستا بەڕاستی دەستی خۆش بێتەوە و زەحمەتی پێشاییە من واقعاً یەک دنیا تەشەکری لێکم. من یەک پێشنەهاد بوو ئەڵبەتە پێشنەهادەکە ڕەبتیەز بەوە کە ئەم ئارشیوە هێشتا بازە یانە ئەکردیە بازم ئەزافە بکردیە پێ یانە ئەکردیە ئەزافە بکردیە پێ یانە ئەگەر ئەکردیە ئەزافە بکردیە پێ من پێشنەهادمەوەسا ئەو ڕفێقانە کە فیلم یا عکس یا شتێک بەلایانەوە هەست کە بۆ ناو ئالبوم و کۆمێتەکانی هەنا لەمێنێتەوە کە بێتە جزۆ ئەم تاریخەی کۆمەڵە و گوزەشتەی گشتمان ئەمە زۆر مهمە ئەگەر هاوڕێستاریش بازم تااقەتی ماوێت و بتوانێت بازم زەحمەت کێشێت و ئەدامەی بە زۆرم پێ باشە وەک پیشنەهادێک کە ڕفێقەکان ئەگەر هەستیان فیلم و عکس و من خۆم هەستم واقعاً تعدادێ عکس ئەرزشمەند واقعاً ئەرزشیەست کە جزۆ ئەو تاریخەی کۆمەڵە بێت ئەو هاتو من چەند ساڵتر مام دوایی کێوە عکسگەلا ناسێ هیچ کەس شاید مناڵەکانیشم بیناسێ بەڵام مناڵەکانمیتر نایناسێت و تواو جا بۆنە ئەو پێشنەهادمە هەست نازانم بەرحاڵ ئومیدوارم ئەم ئاشیوە هەر بازم باز بێت و هەر بتوانێت هاوڕێستار پێ ئێزافەکات و زۆر سپاس هەرەوە بوو قسەکەم مەمنون لە مخاطبەکان زۆر سپاس دەستان خۆش بێت بەڵێ ئێستا باشە زۆر سپاس پێش هەموو شتێک وەکو هەموو ڕێخەکانی تر دەستخۆشیەکی زۆری لێ دەکەم کاتە ستار بۆ پاراستنی ئەم ئارشیڤە زانم بە چ ماندۆبوونێک و بە چه گرانیەک و بە چ زەحمەتێک ئەمە تۆ کردوتەوە بەڵام من گیان لەوە سپاس دەکەم کە ئەم ئارشیڤەت پاراستووە بۆ دوا ڕۆژ بۆ لێکۆڵینەوە ئێمە نەوەی یەکەمی لێکۆڵەری مێژووی کوردی لە دەرەوە لە ناوەی وڵات ئەزیەتێکی ئیجگار زۆرمان دەکێشا کە لێکۆڵینەوەمان دەکرد بۆ ئەوەی بتوانین لەسەر مێژووی ملەتی خۆمانە کار بکەین سەرچاوە نەبوو بەشی هەرەزۆتی زۆری یا سوتا بوو یا پەوتا بوو یا لەناوچوو بوو ئەمە بە کۆکردنی ئەم ئارشیڤە دەوڵەمەندە چ بە نووسین چ بە وێنە چ بە ڕەنگیکە ئیجگار زۆر سوودی هەیە بۆ دوا ڕۆژە زۆر سپاس کاکستار با و کارت یعنی دەتوانم بڵێم کە من گیان ئەو جزئیات پێکە بازە دۆستانی دەڵێن ڕخنەی کاک نەزمەش بەجێ نابینم کاک نەزمە ببوورە چون من کاری مستەنەدسازیەوانم کردووە دەزانم ینی چەند زەحمەتەوە ئەو کەسێک کە ئەو مستەنەدەی دەیتوانی زۆر باشتریش دروست بکات بەڵام ئەوەی کە فۆکوس لەسەر جەنابەت بووە یعنی وایە ینی بەڵێم تکنیکی مستەنەدسازی وایە ینی لە قالبی شەخسیەتی ئێوە بە ژیانی ئێوە کە خۆ ئەوارشیوەش بەشێکی زۆر ئێوە بە زەحمەتی ئێوە کۆکراوتەوە باسی ئەو تاریخە دەکرێت ئەو مەسەلەی بۆ عموم نابتەنیا بۆ دۆستانی کە ڕۆژێک لە نێو کۆمەڵەدا بوونە دروستکەوە من دەڵێم کە دەبێ دوکومنتاری زۆر باشتر دروست بکرێت لەسەرەوەی باشتر بناسەنەوە دنیایەک ماتریالت ئامادە کردووە بۆ لێکۆڵینەوە و بۆ ئەوەی کە ئەوەی هەوی هەم مستەنەد ساز بکات لێکۆڵینەوە بکات لەسەر مێژووی معاسری هەڵچاتی کوردوی کۆمەڵە من دەزانم کە دۆستانی کە کۆمەڵە بوونە من لێرە شاید من و کار عەمەر و دووسێ کەسی تر کە کۆمەڵە نەبووین بەڵام ئەوانەی دۆستانی کۆمەڵە بوونە چۆن خاترەی ئاتیان هەیە دەبێنن ئەنی بە جوورێکی تر چاو لە مەسەلە دەکەم من تێدەگەم من وەکو مستەنەدسازە چاو لێ دەکەم کارێکی فۆق ئادا باشی کردووە مانگینە بیروادارم پۆزگا دەهدانە ستارەوانێکی ترمانەبا نەتەنە لە نێو کۆمەڵە نەرە حزبی دموکرات ئەوانەی ترش کە بەم شتەوە ئارشیوە ساز بکەم زۆر سپاسمان بینێن شخصا زۆر سپاسی کاکسارەکەم بەخاترەوە ئەم نقطە زعفە نەبوونی ئارشی و نقطە زعفێکی مهمە بەتایبەت لە تاریخی کوردواری لای ئێران و لە تاریخی کۆمەڵە خۆزگە هەموو ئەو کەسانە کە وەک کاکستار دڵسۆزی ئەم تاریخە بوون وەکو کاکستار دڵسۆزیان نیشان بدایە بۆ کە ئەم ئارشیوە هەم حفظ بکەن و هەم لە دانشگایەکی مهمی دنیا دایبنێن کە هەم مهمە ئەگەنا زۆرێک لە ئێمە عەکسمان هەیە بەڵام زۆرتر عەکسەکان هەر لە ماڵی خۆم هەیە بەڵام ئەمە چۆتە ناو دانشگایەکی گەورەی جەهانی کە زۆر مهمە
من الليرو تشكركم لا يادي بخير كاك لا يادي كاك أميري حسن تقول هروا لا أو الشهادات المجاوب كأوان زحمة كشوار على جميل مردوخي لكن بوشتك شاربكم لقسكانك هاو الشهادات بوتي أجر دولتك بوا أجر كردستان دولتك بوا دوسه جارمه تکرار کرده بو عرشی و بو همشتانه اگر مهمه راست عرشی کن عرشی قدیم کاری که مهمه که کردستان بجداری تا کرده بلام همو همشتانه بو آینده همو امانه بو او اگره لبراو من وكو يك عمركم لم سنة تعيسي هنا وبرقم قرتوان روا كما هم جمعوا روا كما همو أو ستار عنو أو كساني وكستار درسوزن لم أقرأ متوجه بن كأست الدورية كأكرير بين لم أقرأ بكريتوا الدنيا لحالي تحولها إيران لحالي تحولها پاشروج كردستان ناديارة بلام أقرأ كي ديارة أقر كردستان صاحبي دولتك به حق خويتي كردستان صاحبي دولتك به وظيفة داني أمي كبوم حقا تلاش كان مبارزة كدست خوش بكاستو как стая منيش دست خوشيكم لتوزع خمات ووقت وإنرجي وكيدات نيجا بشكل سكان من هوليان كرديان ولا تشتي كمان حذا كم برسالة بخطر يكون وسكا توي عمر جم كردون أو أرشيو أو شيء بيجي تاريخك لا جنبش فرح يعني برسالتي قولي بقى وقتك تو أو رجعت وسائل كان ده تحقيق خد شو إحساسك الواقع شب بيوتك دو شون من لنا في المكان تواشان كل وقت في المكان ليه برسالة بوين هذا برا لو خشوا وشك توزيع نساي وش باسكي كشون بس الخش في عندنا بأوي وقت بتوكل كليا شايد حركة ما يكون انتظام بكر هم جانا بتلفر تروان بتولي كان وأوي دولا عيندا فترة كان كذا بس الخش في عندنا معندونا بين دستان خوش بين همولا بتايبت كافتاري عزيز كأو همو زحمتي كشاور براستي زور جيجي رزو حرمتا همو يوكسانا كبشتار بونو يارمتيان داري هاي وهاك أبينين أو نيجويك أو جنبشيك بوا أو همو جوانيو بو همو تأثيراتو لهمو لحازكو لسري كار كرياوا بلي أما ديستانا وإدامي هي وإدامي أم سياسة وأم جنبشة وأم فداكارين بوشونا أويني بشك لو رفقانا بداخل ويجانيان بخت وياديان بخل ولي بشك ماوا وإن رجلها كامي كان كوتين سرشوني هرچند ممکنه بیرو باوری امروی هم گوریابه ولی کانی تأثیری أو سیاستا لستریان بشیوه بوا که امروجش ده هر پنیکا که هن خویان بمعنای واقعی تأثیریان هیا لدورو بری خویان لو جامعه خویان نقشیان هیا تأثیراتی که زوریان داناوا بو کسان گلی که اپرسن خوب ام جماعت ایسته چون سخارج و خارج نشین بون و آشبتالیان کردیو چیان کردیو امانه کردیو ولی زور کار کردیاوا که من لیره اوینم لم لحاظی چو آرشیوی که پیوسته و آرشیوی که اما کمبودی هیا اوینی طرف بو بشاحه طرف نویسنده طرف هنرمنده طرف نماینده مجلس لم جامعه باو فکرو بوچونو که او جنبشه او کومالا سیاستی کومالا لسری تأثیری دانیاوا ادامه داری ام ریگو ام سیاست دسا آیا لآینده آیا کسان گلی واقعا هستیان ام بیرو بوچونه که بتوانن لسر اوانی چه که امروژه زندون که امروژه واقعا او تسیلاتیان آیا هلگری او ریگنا بتوانن آرشیوش تدرست کن نکته کی تریش اوی که تاوجه که من شاید بونو دیوام زور طبیعی بو نقشی که ستار با عنوان کسی که او مستنده او آرشیوی فراهم کردیه نازانم شاید که نجمه زورتر دقتی دابه ولی زور طبیعیه که
کەسی کە مستەندێک دروستەکە کە فیلمێ دروستەکە کە نویسەندە است کە هۆنەرێکی ئێراداوە بیۆگرافی خودی ئەو شەخصە چۆن بووە لە کوێن و هاتیە لە چه تەبەقەیەکە چۆن بەو ڕێگە کێشیاوە کە ئەوە بکرێت ئەوە بێژیت کە ئەو شەخصە خۆی کییە بە نظر من زۆر تەبعی بوو دەستان خۆش بێ مەمنونم سلام ڕێز بۆ هەمولایەک بۆ کاک ئستادی بەڕێز دەست و چاو خۆش بێ وەک لای خەڵکی باشوورەوە بێ مجاملە زۆر باشتر بوو کە لەوە کە خۆم بیری خۆم هاوردۆم بێت چونکە هەر کەسێک باس لەوە کە بێت شتێکی وا ببینێ قاعدەتەن تەسویرێک لە زێنی خۆیان بەوجود بێت کە بە بڕای من کارەکەی تۆ زۆر جوان و ڕێک و پێک بوو دەست خۆش بێ بەردەوام بیت چەند پرسیاری بچووک و تێبینیەک یەکەم ئەوەی کە ئەو ئەکسانەکە بە دانیشگا دراوە ئایا ئەوان حەقی ئینحیساریان هەیە بەو مەعنا کە تۆ لە داهاتووە مەسەن لەگەڵ ڕفێق فواد یارەحمەدی مەسەلەن یا هەر ڕفێقێک ناتوانێت دووبارە ئیستفادەیان دەکەیت تۆ یا ئەوان حەقی ئینحیساریان هەیە و بەوان ئەوە یەک دوو باسی 35 سەعات فیلم بکرد ئایا خۆت دەستڕەسیت هەیە بۆ فیلمانە چونکە ئەگەر ئەو فیلمانە ببێ لەگەڵ مستەند سازەکانی تر کاک مەحموود و کاک کانی تر دادەکانی تر ئەتوانن بە جۆرێکی تر ئەمانە هەیە ئەو دوو پرسیارە بوو تێبینیەک بوو حەزەکەم کەمێ بە ڕاشکاوی باسی بکەم ئەم بینەکە ئەم باسەها زۆر باسی مەسەلەی سەرچاوە و کێ ساحێبی ئەم سەنەدەیە وە لەو بابەتەوە یەکسەری ڕخنە پرسیارە و جۆرشتانە هاتە پێش لێرە بە بڕوای من زۆر بە دروستی تۆ ئیشارەت کرد کە ئەمە تەنیایی تۆ نییە و هیچ جەمعێکە کەسانێکی تایبەتی بەشدار بوونەوە کەەوە زۆر دروستە چونکو هەم ئوسوڵەن و هەم ئەخلاقەن نادروستە بێ ئەگەر ناوی ئەوانە نەبرێ مەسەلەن یەکێک لەوانە کە من لێرە عەکسەکانی زۆرە بینم خالقی ئەحمەد نژادە و لەبێش هیچ ئیشارەیەک پێ نەکرد ئەوەیە کە تەوسیەکەی من ئەوەیە کە لەم سەنەدانە کە ئەوترێ چۆن لە ئاخری فیلمێکەوەڵە کێ کارگەردان بوو کێ نووسی کێ بازیکن بوو کێ ئەمانە بوو لیستی ئەو کەسانەی کە دەستێکی لی خۆیانیان بەم ئاشیوە داوە بەرحاڵ بنووسێ باشترە من لە بەحسێکە لەگەڵ ئەم عەزیزانە بوومە ڕاستەکەی لە نەزەر خۆمەوە شتێکی ئەخلاقی و دروستە بەڵام ئەساسی نییە بۆ جەماوەر بۆ داهاتوو خودی سەنەدیەتی شتەکان مەوزوعیەتی ئەسلیەکە دەستت خۆش بوو من دەمەوێت بە کۆتایی بە بەحسەکە جارێکە زۆر سپاس کارستارەکەم بەڵام ناتوانم دیفاع لە خوشکە شارەزاد بجار بکەم من بە قەدرێکی زۆر گەورەی زانم کە ئەو شتەی کاک سەعید وتی و من نازانم ئەو قسەی کردووە نا وە لە ڕێی ئایدۆلۆژی و هەموو ئەرخەمان لە ئیدارە و حکومڕانی لە باشووری کوردستان کردووە بەڵام ئەو خوشکە هەموو عمری خۆی لە خزمەتی ملەتی کووردا سەرف کردووە فێری زمانی کوردی بووە لێ کۆڵینەوەی ئجگار زۆر فراوانی کردووە لەسەر خەباتی ژنانی کوردستان و کتێبی نووسیوە و هەتا ئێستاش بۆ فەرهەنگ و زمان و مێژوو ملەتی کورد خەباتی تێکۆشان نەکا من زۆر قەت قبول ناکەم کەس خەتری لێ بکات زۆر سەپاس لە ڕابطە هاوڕێگوڵی وتی منێژم ئەو تەشکیلاتە عەزیمە ئێمە نەیتانی بەقەڵ چریکای ئەرقا مەزورەکەم ئەوەیە نەیتانی بە ئەندازە چریکای ئەرقا ئەم هەم ویدۆ هەم چێپژن فیلمبەرداری تەسویری عەکس و ئەم گشتە تاریخێکی کۆمەڵە خوڵقانیە لە جونبشی کوردستانە متەسفانە گەربی حەساویکەی لە مەقابڵی ئەو جەرانانەوەکی واقعا سفری گەن من نایژم عەکسمانە بۆ منی بارها و بارهەش وتومە ئەگەر کاک نەجمێ غوڵامی کاک حەمێ حەسەن خاڵی یادی بەخێر کاک نەبی زەندی ئەو وەختە جەماعەتێکی ئەوان نەبغایەتن بە نەزەری من ئێمە ئەو عەکس و شتێکی ئیسا هەمانە بە نەزەرم ئەتانم بێژم 80% عەکسی ئەو ڕەفیقانەیەکی ئیسە بڵا ئەبنەوە یا مەسەڵەن لەم ئارشیویی منیچە دانراون من قسەکەی من ئەوە بووگەرنە نایژم مەسەڵەن فڵانە ڕەفیق ئەو عەکسەکانی سەبێ بچوو پێم ڕۆژ
بڵابوونەتەوە دەیاندانەخۆ عەکسیمە شاری سنە شەڕ 24 ڕۆژێ بەرۆستانداری تەحەسونەکانەوانە گشتی هەیە ئەوە ڕاپەیمانە ئەمڕۆ چەندان عەکساندی بەڵام واقعەن بۆ تەشکیلاتی کۆمەڵە ئەهمیەتی پێ نەدا من هەمیشە وتومە کۆمەڵە وەک دەورە سیدیقی ئەوێ هەم وابوو یای بەقەی دەورە سیدیقیش 2 هەفتە لەو بەرتەوتیان فۆتی کردگە دەورە سیدیق هەمیشە چوو کاریە کرد بۆ خەڵک خەلێ قوربانەکەی خۆی بە فروباران لێدا بەڵام کۆمەڵی جەچوو کاریە کرد شتای ئینە بۆ دوایی ئەوەمان لێ هات مەنزوورم ئەوەیە ئەمە لەو مۆردی کاک نجبەوە کاک نجبە گیان بەڕاستی من ئەو کومیتەیەکی واقعاً زەحمەتیان کێشاوەشە لاو گەلاوی جوعەلی و جەلالی ئەوان شاهدن من بارهەج وتومە لە ڕابطەتەک ئەو فیلمەوە عەکسانە ئێمڕۆژ خۆیکی میشارەکەم پێ کرد من تقریباً 21 تا 20,000 عەکسم داوە بۆ خانمەکی کارگەردانی کردگە متەسفانە نێکردگە چووە ئەو شتانە دایناوە بۆ ئاگداری تۆ هیچ کامی مندام نەناوە چوم ئەوە لەبەردەست ئەوە بۆ وەختی چووەتەوە بۆ فەرەنسا لەگەڵ کەسێکە بەرحاڵ تازە پێشمەرگەیەکی کۆمەڵە بۆ لای ناوانە دۆستکردە قەتاکە من ئەوە نەبووە بێ ئەگەر من بواایەتم خۆم ئیسە وەق نییە پێتان بێژم گەرنە من دەیاندان عەکسم نردووەتەوە وەختی فیلمەکان داوە بۆ من دیمە وتمە داوا یەکەمەم عەکسانەدانە وەلی متەسفانە داینە ناوە لە مۆردی خاڵە سەعەیەکەوە بێژم ڕێزی تێبەتیمەیە بووی خاڵە سەعەیە من لەنەوە قسەکانیشمە وتم ئەو ڕەفیقانە ئەو سێ کەسەکی بە تەیبەت کا ئەمینە و کاریە کە دوایی شارزادی هاوسەری خۆی ژێژی من بە قسەکەی پیئینەکەی وەسێتەکەی ئەمیرە و کارەمە کردگەیان کاک جەمیلی مەردوخی ئەو کاریانە کردگە وتم هیچ کامێنە یەک ڕۆژ کۆمەڵە نەبووە بەڵام مطمئینم ئەگەر ئەو سێ نەفەرە نەبوایە ئەو ئارشیوە ناچوەنەوە دانشگێت کتێبخانەی مەرکەزی دانشگای تۆرۆنتۆ فەرەنسا و ئەو فیلمێکە بەرحەڵ تا ئەنازێ وە کاراوتنی من بە نەزەری من خراویش نییە خۆ لە نەبوون باشترە جا لەسەرەوەیکی کا ئەمیر مەسەڵەن بیسە نەزەراتی چیوە بۆ چوونی چی بۆ من کار نییە بەوە لەزەری من لەسەرەوەیکی ساحیبا قسەکەم تەواو کاگەمیر بۆ خۆی وتم ئەو زەحمەتێک کێشاوە کەوتە شۆن ئەو کارە کە من هیچ ئیمکاناتی کردنەوە ئەو کارمە بکەن ئیسەش تاماوم قەت ئەو زەحەماتەی ئەو سێ کەسە کردیان و ئەو تاریخیانە گەیاندا ئەو مەرحەلە تەشەکر قەدرانیان یەکەم و یادی کاگەمیریش هەمیشە لە دڵمان ئاوەتەوە دەمۆریدی هاوڕێ کوبرا من هەر هەمیشەیژم کوبرا و کەسانی لە نۆ کۆمەڵە بەڕاستین هەر ناویکان وە حەزەکەمە ناوەکەی خۆیان بێژم کوبرا و بێژم کوبراگیان من پێم وابێ زۆربەی لەو ڕەفیقانە هەر لەم ساڵۆنە من بارها لەگەڵیان تەماسم کرد داوام لێ کردو وتومە عەکسی دایک و باوک و کەستانەیە چوم ئەم دایکانە واقعەن لەو جونبێشە نەخشان کێشاوە زەحمەتیان کێشاوە حتا دەمناڵی کوڕەکەیان یان کچەکەیان بردیان تۆ چی زەحمەتێکیان کێشاوە چیان نەکردە بۆ شۆڕەشە لە تدارە کاتەوە بگرێت لە کۆکردنەوە دەوە دەرمانەوە تا بردننی ئێرتێباتات و ناڵان چی بێژم ئەو دایکانە نیان کردوێ جا بە ئەکسەری ئەو ڕەفیقانە دێرەن داوام کردنێتان عەکسی دایک و باوکەکەتان بنێرە زۆر کەسی بۆ بەڕاستی حیسەشە جواوی نەدامەتەوە من هەر بەهینی خۆم ئەوە کە ئەمڕۆ ئیسە کاک ئەحمەدە و شعریە خوێندەوە ئەو دایک و باوکانە هەر بەهینی خۆم ئەوەمە لاویامەتەوە پێما بۆ کاک ئەحمەد قسە خۆی شاید لە چەندجاوتمە عەکسی ماڵی خەزووت و ماڵی خۆتانم دایک و باوکە بۆ لێرە کاک نەجیبە شەرافەت خانم گشتی ئەزانێت جا لەسەرەوە فیلمێکێکی ئەڵی من وتم کوڕێکەیە بە نەو ڕەفیق فواد یار ئەحمەدی هاوڕێ گەلاویژەی ناسێ خانەوادەیان و گشتان کۆمەڵە بوون زووتریش بە یەکەوە قسەمان کردە ئەویش نەزەری ئەوە بووە کەسێکە ئەو فیلمە ئەم تاریخەی کۆمەڵە دروستکە ئەبێ حەدێقەت شارەزایی لە جونبشی کوردستان و کۆمەڵە ببێ ئەو کەسە ئەتانێ ئەو فیلمە ئەو فیلمە دروستکە بەڵێ من هەم لە فکرێ داماناوە قسەمان کردو بە یەکەوە قەرارە ماڵی نۆ من بچوم بۆ بریتانیا لە بریتانیا فیلمێکی مفەسڵ چوم 35 سەعات ئێمە فیلمبەرداری کراوە لە ماڵشەوە 52 دقیقە بڵاکراوەتەوە دوایی من لەنەوە نەچە بازم بە کاکنەش بەیسەوتی من لەنەوە ئارشیوە لەو ناوی گشت ئەو کەسانێکی عەکسیان داوە پێم باش بوو ئەگەر 20 سانیە گەلاویش کاک نەجبێ غوڵامیە کاک نەبی زەندیە کاک حەمێ حەسەن قاڵیە کاهێرشی عەلیزادەیە مەحیە ئیریجیە
سلاحی ئێراندوو زەقالی ڕەحیمی و فەرشیدی ئەڵمانە دوێ وەختە ئەمان مەگشت هەر کەسێ عەکسی خۆی ناڵم کا یەحیا دەوەنداریە دووادانەکەم نوویسی و نووسیمام عەکسانە هین ئەو ڕەفیقانەی کێ دانە بە من لەم ئارشیمە دانە لە هاوڕێشالاوە دەست پێ بکەمەوە پرسیارێکی بەڕاستی من ئەگەر چیت بنووسم یادداشت بنووسم هەر ناتانم ینی متەسفانە لە یادداشت و ئەو شتانە مشکڵەم هەیە لە مۆردی ئەوە پرسیارەکە یەک پرسیار بوو ئەو ئەحساساتێکی تویژی ئەگەر وەختی لە ئەو مەسئولینی بایەگانی هاتکردنەوە ئارشیڤیانە برد لە بەردەرگا چاومڵیتە نەزانێن بەڕاستی کەوت بە بیری ئەو دایکان من لە ڕەواڵدەعومی معلومات لە بەردەرگا کارمە کرد وەختی ئەو دایکانە هاتنەوە باوکانە ئەو مناڵی یەک مانگە دووە هەفتەیانە لە مەسەڵەن لە گەلاوێژی ڕۆستەمی وەرەگر لە فڵانە ڕەفیقان وەرەگر ئەم دایکە چی وازیەتێکی بوو چی حاڵێکی بوو ئەم ناڵە ئەباتۆ لەگەڵ خۆی یا وەختی تا کارزە ئەگەر بکرایە تا کارزە چوو لەگەڵی لە کارزەی هاتەوە من خۆم بزانین لەو بەڕەوەمیە ئەم دایکە چی وازیەتێکەیەوەوە من ئەو ئالبومەوە ئەو ئەکسانم دقیقەن هەر وەک ئەو دایکە و ئەو مناڵەکەی چاولی کردیانی زۆر ساڵ بوو بۆ من کەسی فیلمی کردو نەمزانیوە دایک و باوکم ئەو دایکمە دڵتان بیست دایک من دایکم زۆر ڕەفیقم بە یەکەوە باوەڕکە گیریە فرمزنا لە چاومەری بۆ ئەو شێوە بۆ ئالبومانە تیر گیریاوم ئەوە لە مۆردەوە بە کارڕزاگیان من کاحشمەت هەمیشە لە ئوردوگا ئەمە کاحشمەوە ڕەزام ئەمە ڕەزای حشمەت هەمیشە وە بوو ئەوە مەنزوور ڕەزایە یاوە مەنزوور حشمەتە بەرحاڵ لە مۆردی ئەو ئارشیوە من اتفاقا دوێ کێوارە و ڕەفیقانێکی کۆمیتێ بەرگوزاری و مەراسمە بوو هەروادە لە سەیەکمان بۆ پرسیاریانە کرد من فۆرەن تەماسێکم گرت ئەو دوکتەر شازادی مەجابە و دوایی هەر عینی قسە و باسەکەی و هاور لە ژووری ئەو کۆمیتە دامنا هەر کەسێتانی حتا هینێکیشی داوە بە من ئەدرەسی ئیمێل و هەچی شتەی داوە هەر کەسێتانی دەستڕەسیبی بۆ وارشەوە من بە لەوە وارشەوە تەعاولی دانشگابم من بۆ خۆم 6 دانە لەو 1000 گیگابایت و 4000 گیگابایت و 2000 هاوردانێکم سوتا دانێکترم بێ دواییش لەبانە هیچ ساڵی $150 لەبانە دام ناون ئەگەر ماڵی ئەپارتمانی سووتی لەبان ناسووتی سنۆقی بان دام ناوە و چەندانە وەسێتی چونکرگا ئەگەر شتێک بوو ڕەفیقی دوایی بزانێ ئەم ئەسنادە لەکوێ و بیوەنە من بۆ خۆم ئەم ئارشیومە گشتی هەیە شاوە لەوانی زیاتریشمێ بڕێکیت بۆ نەمداوە بەوان ئەو پوڵە کۆمەڵە داوێتی بە من ئەو مانگە عکسم فیلم و پێسەند و ئەمانەکە داوە چاپم کردە باڵی منێژم ڕەفیقای ئەو کەسانێکی نەو گشتم بردوون کێ عکسیان داوە بە من کێ نەیداوانە گشتی ناوەکەیانەیە هەر کەسێ گرتێ ناڕۆشنە بووی بێژی بە من ناوەکانیان حەز ئێمشەوە چوومە ماڵەوە لەنەو کامپیوتەرەکەمە بۆیان نەنێرم ئەوە منەوە کارمە کرد کاحشمەتگیان ئەوە نییە وە کابراوتەنی کاک سەعیدی جار عکسی پێداوم ناوی چێ ئێمڕۆ بەحسیشم نەکرد جامە زوڵمەوەی منەوەمە کردگا وە کابراوتەنی من جگەمەوەی چا ئەم کتێوەی چا کەیسا ئەبینن ئەمە من چاپم کردگە نامەیە گشتی دەسوقەتی هاوڕیانی گیانبە کردووە ئەمە چاپم کردگە دوێ وەختە ئەمەش لیستی گیانبەکردوانی کۆمەڵەیە لە سەفحەیە وەڵەکەی و گیانبەکردوو کە سەعی معینیە ئەم ئیشە کە حەمەحسین کەریمی ئەمە لیستی تەواوی من گیانبەکردوانی کۆمەڵەم لێرە هین کردگە ئەمەمە هەیە دوایی بۆ ئەو ڕەفیقانەچە دوێ ئوردوگاما جێشتاتین لە ئەوروپا متەسفانە ڕەفیقی زۆرمان گیانیا بەکردگە گشتی ئەو ڕەفیقانە چۆمین کردگە ئەو وەختە ئیزافەی کەم بەم کتێوە سلااو کاتت باش تکایە لەسەر ئەو فیلمە تێبینیەکەت هەیە تکایەکەمێکمان من لە گشت دەست کات ساڵ خۆش بێ بەڕاستی
فیلمێکی بەر باش دروست کرد و دیمان خەتۆ خۆمان بەشێ لەو تاریخە بووین بەڵام کۆزی خاطراتی بۆ ئێمە زیندوو کردە و کۆڵی فەداکاری خەڵک و پێشمەرگەی کۆمەڵی و دارانەیە بۆ ئێمە زیندوو کردەوە. من بەرواقع هەم خۆشحاڵ بووم واقعا گریام. ڕفەقەکان ئەوێنێ لە پاڵ زمانە شەهید بوون، خەڵک ئەوێنێ کە بەدەست تەکمان نابوون یارمەتی ئێمەیانەدا و ئێستا متاسفانە لیان دوور کەوتینەسە. کۆڵی خاتر بۆ من دووبارە لە کاسووە دەستخۆشیەکەم. زۆر سپاس هەورە مریەم بەخێر بی بۆ مەرە ئەسمی کاک ستارە و فیلمی دروست کردە. هەورە مریەم هیچ تێبینیەکە هەیە پێ چۆن بۆ فیلمە چۆن خاطرەیەک تێک لەوەت کە خاطرە کە زۆرە پێشەکی بەڕاستی دەستخۆشیەکەم لە هەڕێستار و ئەو کەسانەی کە زەحمەتیان کێشا بۆ مارشیوە هەروە کە ئەزانن ئەڵبەتە نازانم من فرە لە تۆ گەورەترم لە دۆرانی انقلابی 57وانە متاسفانە و دۆرانە واقعان ئیمکانات نەبوو کە لەو هەموو مبارزاتە لەو هەموو لێبگردیە کە مردم لە شارەکانی کوردستانە بەتایبەت من خۆم خەڵکی شاری سنەم مەسلەی بنکەکان کەسی لەوانە بووم کە لە بنکەکانە فعال بووم و دۆرانە ئەو ئیمکانە نەبوو کە ئەکس بگیرکێ یا فیلم بگیرکێ لەو مبارزاتە کە دنیایکە یعنی ئەمە و ستار دەستەکانی خۆش پێ بەڕاستی جێبەجێ کردگە نمونەیەکی بەشێکی زۆر زۆر کەمە لەو هەموو مبارزاتە لەو هەموو ئەرچە نەتەنیا شارەکان خودی پێشمەرەکان لە شاخەکانە هەمووی ئەوانە بەڵام بەنظر من یاداوەریکی زۆر زۆر باش بوو منی خۆمی بردەوە بۆ هەر لە سنە و دەستی پێکرد هەتا هاتم و هەتا برا شەهیدەکەی خۆمم دی لێرە بەڕاستی نەتەنیا ئەو فرێک لەو ئەزیزانەکە ئێستا لە ناومانەوە نین لە ناومانەوە گیانیان بەخکردگە خۆی خاتراتێکی زۆر زۆر باش بوو یانێ حەزمە کرد فرەتر بێ حەزمە کە فرەتر ببینم ئەدامەی بێت بەرحاڵ دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاس سپاس لە تۆش عزیزەکەم قوربان سڵاو کاتت باش کاک سالار تکایە لەسەر ئەو فیلمی کاک ستار دروستی کردە تێبینیەکت هەیە کەمێ بۆمان بدوێ زۆر سپاس من دەستخۆشی لە کاکستار دەکەم لە ئێوەش دەکەم کە زەحمەتان کێشاوە پێکەوە ئەو فیلمەتان نیشاندا فیلمێک بوو کە گۆشەیەک لە کۆمەڵی نیشان دەدا هەموو کۆمەڵی نیشاندا دیارە هەر بۆ کاکستاریش بۆ خۆی ئەو ئداینیە کە هەموویە ویش پێی وایە کە دەبێت زۆر شتی دیکە هەیە کە بنووسرە لەو بابەتەوە و کوترێ و نمایش بدرێ من پێم وایە ئەمە مێژوویەکی هاوبەشی جەریانێکی چەپە کە لە کوردستان جێگەی خۆی کردەوە و هیچ کەس ناتوانێت مێژووی کوردستان و ئێران چاولێکا ببێەوەی کە مراجعە بکابەوە ئەمە دیارە هەموو پستی و نزمی هەیە هەموو شتێکی تێدایە و جێگای وەیە کە تێدا دەرسی لێوەرگرین ئەم مێژووی هاوبەشمان ئەوە گۆشەیەکی نیشاندا خەباتی ژنانی نیشاندا خەبات بۆ فێرکردنی مناڵان کە بۆ سەواد و ئەو شتانەی نیشاندا و کاری هاوبەشی نیشاندا خەباتی جەماوەری خەڵکی کوردستانی نیشاندا کۆچی مەریوانی باس کرد دیارە ئەمانە بە زووی زۆر لەسەری گوزەرا و گۆشەیەک بوویدی بەپێی ئەوە کە ئەو گۆشەیە بوو زۆر باش بوو من دەستخۆشی لێ دەکەم وە چاوەڕێم کە ئەو مێژووی هاوبەشمان بتوانێ ئەو جەریانی کۆمەڵە جەریانێکی چەپی کە لە کوردستاندا بۆ لە یەکتر نێزیک کاتەوە سەر ڕای بۆچوون های متفاوتی ئەمە بتوانێت ئەسەرێک دانێ بەبێ ئەوە ئەگە نەتوانین ئێمە وەکو جەریانێکی چەپ پێکەوە هاوکاری بکەین بە پاراستنی بیرروبۆچوونی خۆمان ناتوانین ئەسەرێک کە ئەو وەختی کۆمەڵە داینا دیسان داینینەوە ئێستا کاتی وەیە کە جەریانی چەپی کە لە کوردستاندا هەیە سەرڕای بۆچوونە متفاوتەکانی بتوانێت ئەسەرگوزار بێ زۆر زۆر سپاس لە وەختەوە دەردێن کەسلە سپاس.
کاتت باش داد الشرفات تکا لەسەر فیلمە کورتێک بەسمان بۆ بکە. یاداوەریکی فرەجالب بوو مبارزەی کۆمەڵە شتێکە کە بە گشتی تعلقی است جالبە کە ئەو مبارزە هەمیشە زیینێک بمێنێتەوە و ئەم مادرەکە کرد لەخەرە بۆ نەوەی ئایندە یعنی نەوەکان ترمان بتانن ئەم بەرنامە ببینن و بزانن ئێمەگە چەمانگرگە شتێکی فرەجالب بوو وەلی خۆ ئەیتوانی فەراتر لەوە بێت لە مەسائلگەلتر لە بشکل مبارزەی کۆمەڵە لە ئۆرگانگەل مختلف لە ناوچەکان مختلف ئەیتوانی باشتر بێت ئومیدوارم ولی ئەمە خۆی شرۆیەکی فرە باش بوو فرە زۆر زۆر سپاس لە وەختەی دادوان تەشەکر زۆر سپاس. سڵاو کاتت باش کاکستار بەخێر بێ لە هەڕێی دوورۆ هاتی بۆی ستۆکهۆڵم زەحمەتێکی زۆرت کێشاوە تا ئێستا دەست خۆش فیلمێکی جالب دروست کردە تا ئێستا زۆر زۆر ڕێکوپێک بەڕاستی من وەکو خۆم و ئەوانەی کە دیویانە گشتی دەست خۆشبوونن پێ دەڵێن بەڕاستی افتخارەکەی کەسێکی وەک تۆ توانێتی ئەوە تا ئێستا ئەو ئاشیوی کۆمەڵی زەمە کردەوە و ئاوا کردێتی بە فیلمێک زۆر زۆر سپاس لەو کارت کردوتە دەست خۆش بێ بەڕاستی. من سوالێکم هەبوو ڕابطە لەو فیلمە دوای ئەم خەڵکەکە تەماشایان کرد تێبینی بە نەزەرت چۆن پێشوازیان کرد خۆت چۆن دی چۆن هین تێبینی لەسەر ئەو خەڵکە بوو ئینتزارت چۆن بوو ئینتزار زۆرتر لەوە بوو یان ئەوەی کە دیت باش بوو داواکەم لەسەر وایە یەک کورتە سەر وایە تۆزیحاتێکمان بەڕاستی خۆشحاڵین بە دیدارت و نازانیت چۆنیش تعریف بکەین و بە قوربان هیوادارم بتوانین تێبینی لەسەر و پێشوازی کە لە تویان کرد و لە فیلمەکەت و لە هاتنت بە تایبەت بۆ سوئێد و دیارە جێتریشت بەڕێوەیە پێم وایە بۆ چەند شوێنی دیکە هیوادارم هەروە خۆش بی بۆمان و هەروە بەدڵێکی ئاواڵۆ جۆشت بکەیت بۆ هەموو انتخاب و پێشبینەکان و گشتی شتەکانی خەڵک دەزانم دەشیکەی تکایە لەسەرەوەت کە بەرەکمان بۆ بدووە. زۆر سپاس. ئەشتیگەم زۆر سپاس. من لە ئەوڵی چەوتم بەڕاستی لە ساڵۆنەکە چەوتم بە ئەندازەیەک دنیا مەمنون سپاس تەشەکورەکەم لەو ڕەفیقانە بە تایبەت ئەو کومیتە کە ئەو بەرنامەیانە بۆ مندانەوتم لەو پەڕی دنیا و هەڵسەم هاتم بۆ ئێرە دەستم بە ڕەشوسپیۆنەدا بۆ ئەو کاریانە کرد بۆ من دەزەینی خۆمە پێم وابێت تەواوی دنیا براو خۆشک و نازانم کە سوکاری منە یانێ هیچ براو خۆشکی و هیچ کەسێکی شخصی بێژموە براکانم انتظارم بۆ ئەو کارە ئەو زەحمەتەی ئێوە کێشارتانە بۆ من تاکردگە خۆی یەک دنیا بوو بازم تەشەکر و قەدەدانی لەناو گشتی چیە لەناو گشتی چە تۆ جەلال بەڕاستی نەبێژم هەردووکتە هەندێرە چوو هەم زەحماتێکی زۆر بەسەر شانتانەوە بازم ئیستەش ئەو زەحماتە یەک هەفتە لەوەی نەئەگوزەرێ هەرێوە خەریکی ئەو زەحمەتنە و زەحمەتمە بۆ کێشن فقط نازانم بەڕاستی مەگەم فقط بە زوانی دایکیم کە باشترین وشە بۆ من ئەوەیە کە بۆ زوانی دایکمە بێژم پێتا دەستا وەش بۆ سپاس تامەکەر و هەر وەش و سڵامەتی بێتەوەی تر دوایی خۆتان بگەن بە گوشی مەزنوعی تەرجمەیە کاتە بۆتان. لە مۆردی ئەو پرسیارەشتە ئاشتیگان من بەڕاستی هەر لە 9 ساڵونەکە پێش ئەو جەلسەکەش دەست پێ بکە هاتم ئەو خەڵکانمە دی شاد بێژم ساڵیانی ساڵە لە زۆر بەرنامێ لە زۆر مراسم و ئەوانێکی بەشداریان نەکرد و لە هیچ جێران و سازمان و حیزبی کە وەلی هاتن بۆ ئەو بەرنامێ منە لەو بەرنامە بوون بەشداریان کردووە خۆیان هەرچی شتە بووم تەداعی بووە و فکری ئەوم کردەوە ئەم ڕەفیقانێکی هاتکن بۆ نمایشی ئەو فیلمە منیان نەخستەوە بیری ئەو دەورانێکی هیچ کێشە و اختلاف و نازانم ئەم شتانمانە نەوەیەکەوە ئەو کەسانێکی دیانم لەنەو بەرنامە زۆر زۆر ڕوحێدا بە من زۆر کۆمەکی کرد پێم و ئەحساسم کرد بەڕاستی تر ماندوو نەبووم ینی وەختی و ژیانی خۆم و خانەوادەمەوانە بە هەدەر نەچووە ئەو زەحمەتێکی شەو و ڕۆژ دەپایە بۆ من ئەم ئەکسانمە چۆن کۆ کردوەتەوە ئەم ئارشیومە چۆن گەیاندووەتە
ئەو دانشگای تۆرۆنتۆ مۆزە کردی بایەگانی بکری مێنێتەوە بیکەن بە فیلمی مستەند ئەمە کارێکی زۆر زۆر ئاسانە بۆ ئەم ئەکسانەکی لە ئەوێ هەموو دەماوەنەوە لە کوردستانی ئێران و لە شلێرەوە تا ئوردوگاکانی لە ئوردوگاوە بێتنە ئەوروپا لە ئەوروپا بێ کانەدا و لە کانەدای بچێتە ئەو مەرحەلە ئەمە بەڕاستی خۆی یانی بۆ خۆی تاریخێکە چون هەروە ڕەحەت بە هەواپەیمان لە ئەویان و سنە و ئوردوگای مالی مۆزەرگوێسەوە نەهاتین بۆ کانەدا زۆر مەرحەلیان تێ کردگا ئەم دۆڵ چادرەوانە بەڵام زۆر زۆر خۆشحاڵ بووم هەر لێرە چۆ تەشەکر و قەدردانی کەم لە تەک ئەو عەزیزانەی ئەهمیەتیان داوە هاتن منیان ئینسپانسر کرد بۆ ئەو مەراسم بۆ ئەو بەرنامە ئیسێشە داواکەم لە هاوڕێیانی لە ئەڵمانن ئەوانیش حەدێقەل وەک ئۆستۆکۆڵم ئەو ڕەفیقانە ئەو ئینسانانێکی واقعەن استقبالیان کردەوە فیلمۆ لەو بەرنامە استقبالی دیکەن و حەدێقەل ڕۆحیەیەکی باش بن بە من خۆشحاڵە بم بەڕاستی ئەحساسی قەت ماندبوو شتە ناکرد.